جارێکی تر سڵاوتان لێبێ خۆشحاڵین گەڕێنەوەلاتان بۆ تاواکردنی بەرنامەیە کە لەسەر چەمکی سازانە لە هەرێمی کوردستان. سەرەتا پێش ئەوەی بچینە ناو تەوەرەکە بە ئەم لێدوانانە سەبارەت بە ئایا چەمکی سازان کاریگەری لەسەر بنەمای دیموکراسی هەیە یان نە؟ دیموکراسیت لە کۆتاییدا ڕێکەوتنی هەمەلایەنەی نێوان لایەنە جیاوازەکانە لەسەرەوەی چۆن ئیدارەی ململانەکان دەکەن و چۆن دەگەن بە دەرەنجامێکی هاوبەشکەواتە تەوافۆق یان سازانی نیشتیمانی یەکێکە لە میکانیزمە مۆدێرنەکانی بەڕێوەبردننی ئەو ململانەیە بە تایبەتیش لەو کۆمەڵگایانەدا کە کۆمەڵگای فرەڕەنگن یان بە شێوەیەک لە شێوەکان لە قۆناغی ڕاگواستنن بەرەو دیموکراسی زۆر گرنگە کار بە بنەمای تەوافقی نیشتیمانی بکرێت چونکە لەو کۆمەڵگایانەدا نە زۆرینەیەکی دیموکراسی وەکو پێویست قبول هەیە نە کۆمەڵگاکە مؤسساتی تاڕادەیەک چەسپیوە کە بتوانێت ئەوانەی مافیان دەخورێ مافیان بە وەربگیرێتەوە واتە ئەو تەوازوونە دروست بکرێت لە بۆ قۆناغی کوردستان و بە پێی بارودۆخی سیاسەتی هەرێمی کە ئەو حیزبە کوردستانیەکان دروستیان کردە سازان زۆر باشە بەڵام کاریگەری لەسەر دیموکراسی پێچوانە و سەلبیە لەبەرەوەی سازان ڕوحی دیموکراسی دەکوژی لە وڵاتانێک کە ئەزمموی سازانی نیشتیمانیان هەیە کە یان پێی دەوترێت سیستەمی تەوافقی بەڕاستی دیموکراسیەکەی سستا وڵاتەکەش گەشە ناکە هەندێکیان پارچە بووە هەندێکیان هەروە لە قەیراندانە بۆ کوردستانیش بە هەمان ئەزموندا دەڕوە بەڵام جارێ لەو دەمەش مەخرەز نیە لەبەر ئەوەی نەسی ئیتیفاقی هەردوو حیزبی دەسەڵاتدار تاکید لەسەر سازاند بۆ ئێمە دید بۆ چۆنی منیش وەکو توێژەرێکی سیاسی و کەسێکی قانونیش ئەم سازان نیشتیمانی ضرورەتە بۆ ئەم قۆناغ بۆ ئەم مەرحەلەی کورد بۆ ئەوی دەستورێک بێت تا ڕادەیەک بەرەو کەماڵ بڕوە ئەگەرچی دەستوریش قورئانیە مەجاری تێدایە هەموار بکرێتەوە ئەمەش شتێکی باشە بەدید و بۆ چۆنی من کاک فەرهاد دێمە لای جەنابەت ینی پرسیارەکە ئەوەیە ئایا سازان چەمکی سازان کاریگەری لەسەر بنەمای دیموکراسی هەیە زۆرێک لەو شادێرانە باس لەوە دەکەن کە پێچەوانەی بنەمای دیموکراسیە سازان ئەگەر بەرێنەوە بۆ پێناسەیەکی سوک و پۆختی دیموکراسیەکە بڵێن دیموکراسی خۆی ڕاست دەکاتەوە واتە بۆ مانایە جیاوازیەکان لە چوارچێوەی ئەو ئالێت و میکانیزم و مؤسساتە وەکو پەرلەمان و وەکو داو دەستگاکانی دیکەەوە هەڵبژاردن و مەسەلەی بوونی معارەزە و بوونی میدیای ئازاد و تا دوایین ئەم دیموکراسیە ئێمە لێی نەترسین چەندەی دەستی بۆ هەڵا بکەین ئەوەندە باشتر دەمانگەێنتە دەرەنجامی باشتر و بە پێستر و سەرکەوتوتر مەسەلەی سازان ئێمە باسی ئەومان نەکردووە لە هەموو بەرگە و ماندە و هەموو حرەکەتیی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەنگاوەکانی دەسەڵات لە کوردستاندا لا دەبێت بە تەوافق بێ ئێمە باسی ئەومان کردو تەوافق لەسەر پرسی دەستور مەسەلەی دەستور و تعدیلاتی دەستوری کام مۆزوع بەڕاستی بۆ ئیمڕۆ نییە یعنی حتا ئەوانەی کە ئێمڕۆ لە خەڵکی کوردستاندا لەسەر ژیاندان و دەژین خۆی گەورە تەمەنیان درێژ کات دەستور بۆ ئەوانە نییە بۆ نەوەکانی داهاتووشە لەبەرەوە تو ناتوانانی ئەم مۆزوع بدەیتە بەدەستی چینێکی و بڵێ ئەمە بە زۆرینە دەتوانێت ئەوە تەجاوزکە بۆ نموناکە نمونەیەکی بینەوە لە ساڵی 2009 ڕکودێکی اقتصادی ڕوو لە عالم کرد لە ئەوروپا و ئەمریکا هەروە لە ئەمریکاش دەتوانین بڵێن قەیرانی دارایی خەستر بووە ئەوە بینیمان سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما پەنای بردە بەر معارەزە دەستی بۆ درێژکردن بۆ چونکە ئەم مەسەلەیە ڕاستە دەستور نییە مەسەلەیەکی یاسایەکی بۆعی دەستوریشی نییە مەسەلەیەکی اقتصادیە بەڵام اقتصاد مەسی حیاتی هەموو خەڵکی ئەمریکا و داهاتووی ئەو وڵاتە دەکاتن دەستیان درێژ کرد بە سێشەمەی ڕۆژ نایاننا هەتا گەیشتە کۆدەنجی دواتر توانیان لە ساعت 2 شەو لە تەوقیتی ئەمریکا ئەنجا یاساکەیان تەمریر کرد ئێمە لەو شتانە نەترسین باسی تەوافق بۆ ئەوە نییە لە هەموو وردەکاریەکی بۆ نمونە یاسایەک لەسەر جگەرە یا لەسەر مەسەلەن بەلەدیاتی عامە یا لەسەر مەسەلەن کۆمەڵێک شتی بچووک دەبێ هەموو شتەکان گەڕێنەوە تەوافقی لەسەر دروستکەین بەو شێوەیە حکوومەت وڵات بڕێوە ناچێتنەوە ژیانی گشتی ڕادەوەستێ ئێمە باز لەوە دەکەین ئێمە لە بەردەمی نووسینەوەی دەستورین بەڕێز سەرۆکی هەرێم لە وتارێکی لە سەر پێیجی خۆی لە ماوەی ڕابردووە بەڵاوی کردەوە لەوێدا ئاماژە بۆ دەکات دەڵێت هۆکار گەلێک ڕێگر بوونەوەی کەەوە ئێمە ئەم دەسوورە بخەینە دەنگدانەوە قسەیەکی زۆر دقیقا و هۆکار گەلێک بەبێ ئەوەی ناویان بێنێ کۆمەڵک ئەسباب هەبوون نەیتوانی ئەو ئەسبابانە بەبێ ئەوەی کە بچێتە ناوردەکارێکەوە ڕێگر بوون لەوەی کەەوە دەسوور بخێتە ڕیفراندۆمەوە کەوا بوو توی ئێستا لە بەردەمی ئەم سەردەمە کە گۆڕانکاری زۆر بەڕاستی خێرا دێنە ئاراوە بۆ نمونە ئەگەر ئێمە مانجێ لە مەوبەر نەک ئێمە هەموو دنیا باسی دەسەڵاتی داد و گەشە پێداین لە تورکیا بکرد بە دەگوترا کە بەڵێ ئەم حکوومەتە تا 10 ساڵی دیکەش مستەقیل و سەخامگیرە بەڵام سێرەکەی لە مەیدانی تەقسیمەوە یەخی حکوومەتیان گرت و بەڕاستی ئەحرازیان بۆ دروست کردیە تو ناتوانانی ئەم گۆڕانکاریانە لەبەرچاو نەگری
4 ساڵ لە ژیانی ئەمڕۆماندا زۆ گرنگە ئێمە گەر دەستورەکە لە کاتی خۆیدا بخرا بە ڕێفراندۆمەوە لە ماوەی 4 ساڵدا دەمانزانی کەلەبەرەکانی ئەو دەستورە چین کەم و کوڕەکانی چین هەر دەستور و هەر یاسایەک چەندە محکەم و تۆکمە نووسرا بێتەوە دوای ئەوەی کەوا چەند ساڵێک ممارەسەکرا کەم و کوڕەکانی دەردەکەون ئمڕۆ ئێمە هێشتانەکە نەمان خستۆتە بەردەمی تەطبیق و پراکتیک و عملیکردنەوە ئێمە ئێستا کۆمەڵ ملاحەزاتمان بۆ دروست بۆ ملاحەزاتانە ملاحەزاتی جدیشن بۆ نمونە لە ڕاستیدا لە ممارەسەی دەسەڵات لە هەرێمی کوردستاندا لە ماوەی ڕابردوودا بەتایبەتی لە دوای ڕووداوەکانی هەفتەی شوبات و بەهاری عەرەبی ئەوانە ئێمە وەکولانەکانی معارەزە لە ڕاستیدا شعور و انطباعێکمان لە بۆ دروست بووە کە یعنی ئەوە قەنەعەتی معارەزە نیە قەنەعەتی حتا بەشێک لە دەسەڵاتیشە کە گوێنەگرتن لە معارەزە و شەقام ڕەنگە ئێمە باتە هەر لێرێکەوە خزمەتی ئێمڕۆی هەرێمی کوردستان نەکە کەوا بوو بۆچی ئەم شتانە لە نەزەر نەگرین بۆچی ئەم شتانە وامان لێ نەکاتن محافظ بن هاندەر بن تا بگەینە تەوافقەوە ئێستا لە قەنەعەتیان کە دەسەڵات لەمەوە دوای گوێتان لێ ڕاگریان هێشتاکە و قەنەعەتی کە لاتان دروست بووە چەسپاوە لاتان کە دەسەڵات گوێ لە ڕاو بۆچوونی ئێوە ناگرێت ئێمە سەیری هەنگاوەکان دەکەین ئەوەی ئێستا بۆ نمونە بەڕێز سەرۆکی هەرێم ئەو نامەیە دەنێرە بۆ سەرجەم شخصیەکەمی حیزبە کوردستانەکان لە کوردستاندا حیزبەکان وەڵامی بەڕێز سەرۆکی هەرێمە دەنەوە دواتر ئەو نامەکە ڕاستەی سەرۆکاتی پەرلەمان دەکات بۆ کارکردن لەسەری ئەم هەنگاوێکی ڕاست و دروستەوە پێشوازیمان لێکردێ بۆ چکو پێمان وا بۆ دەواازەیەکی گونجاوە لۆ گەیشتن بە سازان ئێمە سەیری ڕووداوەکان دەکەین بۆ نمونە ئەگەر ئێستا لە دوێنێ گفتوگۆکە دەستی پێکرد لە سەرۆکاتی پەرلەمان و لەگەڵ فراکسیۆنەکانەوە بچوونی ئێمە ئەگەر ئەو حیوارە توانرا ئێرادەیەکی جدی هەبوو و توانرا ئەو میشوارە بگاتە نەتایجی دڵخۆش کرد بەڵێ بێگومان دەڵێنەوە وڵای هەنگاوەکان زۆر باش و سەرکەوتو بوون ئەما بە پێچەوانەوە ئەگەر بێباچیمان بینی لەگەڵ ئەو ڕووداوانەیە مەقسی خۆمان دەکەین. دکتۆر کەمال ئێستا مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی باسی لەوە کرد کە سازان هەردوو پارتی دەسەڵات هێناوێنێتە هەرێمی کوردستان بەوەی کە ڕێکەوتنامەیەکی استراتیژیتان کردو سازانتان لەسەر پرۆسی سیاسی کردو لە هەرێمی کوردستان. سپاس بۆ جەنابەت بەنسبەت سازان دوو شت هەیە حەقێ لێرە یەک ئەڵێ سازان وەک کاک سعدی ئاماژەی پێکرد ینی تەوافاق کەس لەگەڵەوە نییە هەوڵ بدەی ڕێگایەک بدۆزیتەوە یاسایی بێت تەوافق بکرد ینی تۆ تەوافق نەکەی بۆ ئەوەی یاسا بشکێنیتن بنەمای یاسادانان تێک بدەی ئەوە تەوافق یەکی خراپە. سازانی نیشتیمانی من لەو منتەلەقەوە باسم کرد کە گشت دانیشتوانی ناو ئەم هەرێمە ڕۆلی خۆیان ببینن ئەوانەی مافی دەنگدانیان هەیە بۆ بابەتێک اینجا پرۆژەی دەستور بێ یا لە ئایندە هەر شتێکی تر بێتن خەڵک لەسەری کۆدەنگ ئەبێتن مەسەلەن لە هەڵبژاردنەکان کە بۆ پەرلەمانی کوردستان ئەوە سازانی نیشتیمانیە زۆرینەی خەڵک دەنگەداتن بەگشت لایەنەکان هەندێکی دێتە ناو پەرلەمان هەندێک نایە دەستور بخرێتە ڕفراندۆم ئەوە سازانی نیشتیمانیە هەندێک قبولێکە هەندێک ڕەفزێکە سەرۆکی هەرێم کە هەڵە بژێردرێ ئەوە سازانی نیشتیمانیە گشت خەڵک بەشدارە بێ هەنێ پەسەندێکە هەنێ پەسەندی ناکاتن معنای سازان ئەوە نییە هەموو تاکێکی ناو ئەم هەرێمە لەسەر یەک کەلیمەیەک بڵێ بەڵێ هەیە ئەڵێ نەخێر هەیە ئەڵێ بڵێ بەنسبەت ئیتفاقی استراتیژی کە پارتی و یەکێتی بەلای منەوە شتێکی زۆر گرنگیان لە مێژووی کوردستان کرد ئەو ئیتفاقیان کردووە کە لە بەرژەوەندی گشت خەڵکی کوردستانەوە اینجا خۆشیان فەرز نەکرد سەر ئیرادەی خەڵکی کوردستان نەیانوت بەم ئیتفاقە نابێ هەڵبژاردن ببێ و ئێمە حکومەکەین تیان خەڵکی کوردستان ئێوە گەورەی ئێمەن پرۆسی دیموکراسی لە کەشوهەوایەکی ئازاد پێویستان بەو سازانە هەبووە ئێوە و یەکێتی نیشتیمانی سازان ئەزانی چۆن خانم سازان فەرقە لەگەڵ سازانی نیشتیمانی سازانی نیشتیمانی ئەوەیە گشت خەڵکی کوردستان لە ڕفراندۆمێک یا لە دەنگدانێک بەشدار بێتن ئیتفاق لەگەڵ یەکتر ئێمەش بۆ وەک کاک سعدیش ئیشارەی پێکرد لە کابینەی ڕێزدار کە دکتۆر بەرهەم داوامان کرد لایەنەکان وەرن بەشدار بن پێکەوە وەرن بسازێن پێکەوە تەوافق بکەین با خەڵک بتان بینێتن ئێوەش ئەتوانن خزمەت بکەن چەند وەزارەت لای ئێوە بێتن
قانون لەگەڵتانە خزمەت بکەن نهاتن لە زمانی کابینەی تازی کە نێچیروان هەمیسان بە گشت لایەنەکان نەچوون داوایان لێ کرد فەرمونون وەرن تەوافق بکەین پێشەوە کار بکەین ئەوان نهاتن خۆی ئەو لایەنانە من لەگەڵ ڕێزم بۆیان احترام ئەو بۆ چوونەشیانەگرین کە نەهاتن معنای ئەوەیە ئەو تەوافقە ئەو دوولایەنی دەسەڵات پارتیەکێتی نیەتێکیدا ئەو بەڕێزانە نەهاتن ئێستا بۆ مەسلەی دەستور ئێستاش وەکو ئیشارەی پێکرا بەڕێزکە فەرهاد جەنابی سەرۆک بەو خەتەواتانە هەڵسا بۆ نەخرایە ڕفراندۆم پێشتر سەبەبی هەبوو کۆمەڵە سەبەب یەکێک لە سەبەبەکان کۆمیسیۆنی پێشتر کێشەیان دروست دەکرد من خۆم لەگەڵ سەرۆکی کۆمیسیۆن لە ناو پەرلەمانی کوردستان وتم کەی ڕۆژەکە دیارەکە نوتی کاکە وەختی دێن کۆک بین کە بڕیار بدەن لایەنێکی کێشە دروستەکەن ئەڵەن های مەسەلە سیاسیە بەس کردیانە تەکنیکی ئەوە لای دوای ئەوە خۆمان کۆمیسیۆنمان نەبوو ئەمجا کێشەی ناو هەرێمی کوردستان هات ڕێزگرتن بۆ ئەوەی ئەو بارودۆخە هێور بێتەوە و لایەنەکان بێنە قەنەعات پێکەوە ڕێک بکەوین احترام لە ئیرادەی خەڵک بگرین بەڵام ئەمەی ئێمە وەک پارتی دیموکراتی کوردستان کە ئەوەی نایکەین ماف لە خەڵک حەقمان نییە لێ بسەن باشە دکتۆر کەمال پێشەوەی بچمە لای کاک سەعەدی مەسەلەی پرسی سەرۆکایەتی هەرێم ئەمە بەدەر لە پرسی دەستور پرسی سەرۆکایەتی هەرێم پێویستی بە سازان هەیە بۆ هەڵبژاردن یاخود دواکەوتنی هەڵبژاردن یاخود درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی ئەم ئێستا باس لەوە دەکرێت کە ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستان خەریکی سازانیەکەن بۆەوەی ئەم ماوەی یان درێژ بکرێتەوە یاخود ینی چارەسەرێک بۆ پۆستی سەرۆکی هەرێم ئێمە پێمان وایە ئەو پۆستە ئەبێ خەڵکی کوردستان ڕاستەوخۆ خۆیان سەرۆکی خۆیان هەڵبژێرن ئەوەمان حتا ئێستا لە ئەوروپای غەربی لە ئەوروپای شەرقی لە عالەمی تازە دیموقراتی ڕاستەوخۆ کە خەڵک ئیرادەی خەڵک بکەوێتە سەر ئیرادەی حیزبەکانەوە ئێستا تەبەنی ئەوە کرێتن میسالێکی بەسیط بۆ جەناب دەهێنم ئەگەر ئیجازەم بدەیتن زۆر کەمە بۆی لای کاکسادیش بەس یان ئەگەر وەڵامم بێت درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتیە یاخۆ کاندیدکردنەوەی سەرۆکی هەرێم ئێوە دانوستانی لەسەرەکەن سازانی لەسەرەکەن یاخود ئێوە بڕیارتان ناوە کە سەرۆکی هەرێم لەگەڵ ئەوەی ڕێزدار کاک مەسعود بەرزانی تا ئێستا بە پارتیشی نەوتووە خۆی کاندید ئەکایان ناکە و بە ئامانەتەوە ئەم پرسە بە جەناب دەڵێم بەڵام ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان پێمان گرنگە بۆ ئەم قۆناغا ئەو ڕێزدارە بە ڕێگایەکی یاسایی لەلایەن خەڵکەوە هەڵبژێر دەستخۆش کاک سعدی کەمال باسی لەوە کرد کە مەسەلەی کاندیدکردنەوەی سەرۆکی هەرێم ئێوە لە لای خۆتانەوە خۆتان یەکلایی کردوتەوە زۆر جار ئێمە بەرپرسەکانی پارتی دیموکراتی کوردستان گوێبیستیان نەبین کە باس لەوەکەن یەکێتی نیشتیمانی گەرنتی ئەوەیان داوە کە سەرۆکی هەرێم دووبارە کاندید بکرێتەوە بەڵام هەتا ئێستا بە شێوەیەکی ئاشکرا و ڕوون یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بابەتەی باس نەکردو ئێوە لەسەر ئەمە سازانەکەن یاخود بۆ چونتان چی کاک کەمال لە قسەکانی وتی کە کاک مەسعود تا ئێستا خۆی نەباسی کردووە لای کەس وتوێتی کەم خۆم هەڵبژێر تا ئێستاش بلای ئێمە لەگەڵ ئێمە پارتی دیموکراتی کوردستان لەو مەسەلەی قسەی نەکردووە کە کاندید چێ ئێمەش قسەمان نەکردووە کاندید چێ هەردەمەکی ئەو مۆزوع بەحس بکرێ کەمە باسی سازان دەکەن لەسەر هەموو مۆزوعێک سازانەکە لەسەر مەسەلەی سەرۆکایەتی شەتۆن قسەی لەسەر دەکەین لەسەر هەموو شتەکان دەبی یاسایی بی و هەوڵک دەبێ ڕێگا و ئالیەتێک بدۆزینەوە کە سازان لەسەر هەموو مەسەلەکان بکرێت بەڵام ئەو اعتیماد دەکە لەسەر ئەوەی چێ مرەشەحە اعتیماد دەکە لەسەر ئەوەی لایەنەکانی کوردستانی چ دەڵێن ئەم پێمە هەر کەسەوی مرەشەح بۆ خۆشی قازانجە هەموو لایەنەکان دەنج پێ بدەن پشتیوانی بکەن سەرکەوتووتر دەبێ بەڵام هەموو سەرۆک هەرێمێک کە هاوکاری نەکرێت بە شێوەیەکی باش کەمتر سەرکەوتو دەبێت
ئێوە وەک یەکێتی بەدیلێکتان هەبوو پرۆژەیەکتان هەبوو بۆ چارەسەرکردنی مەسلەی دەستور ئێستا بۆ مەسلەی سەرۆکایەتی هەرێم و کاندیدکردنەوە یاخود درێژکردنەوەی ماوەکە ئێوە هیچ پرۆژەیەکتان لەبەردەست نییە هیچ بۆچوونێکی جیاتان نییە ناتانەوێت ئەم مەسلەیەش چارەسەر بکرێت حال حەزرەوە مۆزوعی مناقەشەیە پرۆژەکە چۆن بێت چی بکەیت من پێشەوەی و مناقەشەیە تاوابی پێشەوەی ئەو بابەتە بگاتە مەرحەلی نهایی جائز نییە بۆ من لە ڕێگای کەنالی تەلەڤیزیۆن ئاگاداری بینەران بکەم. کاک فەرهاد هەر لەسەر مەسلەی سازان لەسەر دەستور بەدەر لە دەستور لەسەر سەرۆکایەتی هەرێم ئێوە وەک ئۆپۆزیسیۆن ینی سازان لەسەر مەسلە یاخود پرسی سەرۆکایەتی هەرێم چۆنە بینن ینی پێویستە ئێستا سازان بکرێت لەسەر ئەو پرسە یاخود ئەو پرسە یاسا ڕێکاری یاسایی هەیە و ئەبێت بە ڕێکارە یاسایەکان بڕات. گومان لەوەدانێ دەبێت هەر بە یاسا بێتن هیچ شتێک لە دەرەوەی یاسا ئەتیباری نابێتن بەتایبەتی بۆ مۆزوعێکی گرنگی وەکو مەسلەی سەرۆکی هەرێم ئەمە لایەکی دیکەوە هەر بابەتێک کە دێتە پێشەوە دیارە دەبێت بە ڕسمی لەلایەن پەیوەنددارەکان و بۆ نمونە ئەو دوو حیزب هاوپەیمانێکەوە دیسە لە کوردستان حکومڕانن ئەگەر بابەتی چێوان هەبێتن دەبێت هەنگاو بنێن بێن لەگەڵ معارەزە مفاتەحی بکەن بۆ چوونی من ماوەی ڕابردوو لە نهایەتی مانگی سێ هەوڵێک درا هەوڵەکە بەڕاستی بە بۆچوونی ئێمە سەرکەوتون دەبووە ئەوەی لێکەوتەوە کە هەموو بینەران و هەوڵاتیانی خەڵکی کوردستان و ڕایگەشتی کوردستان لێ ئاگدارە نەتوانرا بگەینە نەتیجە ئەمە ئێستا باسەکان وازی مۆزوعی سەرۆکی هەرێم بەڕاستی دەتوانم بڵێم دوای مەسلەی دەستور و تعدیلاتی دەستوری بووە بە خاڵی دووەمەوە یعنی وا بڵێن نقطە ڕقم 2 لە کوردستان دەرەسە ئاسی سیاسی و حزبی و میدیایی و پەرلەمانیەوە بەڵام ماوەیەکی دیاریکراو هەیە بۆ ئەوەی کە کاندیدێک خۆی پێشکەشکە گومان لەوەدانێ ئێمە ئەگەر توانیمان لە مۆزوعی دەستوردا بگەین نەتیجە وازان بەربەستێکی یاساییمان نابێ ئەگەر ئیرادە بوو لە مەسلەی دەستوران گەیشتنە نەتیجە تەوافق دروست بوو بربەستی یاسایی نابێت لەوەی کەوا کۆمسیۆن هەڵبژاردن بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە ئەو سەرۆکی هەرێمە چێ خۆی کاندید دەکات هەر کەسێک کە ئایا مەسەڵەن بۆ نمونە لایەنێکی معارەزەیە یا لایەنی معارەزەیە یا دەسەڵاتە یا لایەنی دەسەڵاتە یا حتا لە دەرەوەی ئەو لایەنە حیزب سیاسیانە خۆ خەڵک هاوڵاتیانی دەتوان خۆیان کاندید بکەن ئەوە خەڵکی کوردستان دواتر لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە ئەوە یەکلا دەکەنەوە ئێمە دەتوانین لەوە پێ لەسەوە دابگرین بڵێن بەڵێ ئەم مەوزوعە مەسئلەیەکی گرنگە پێویستی بە تەوافق هەیە و ئەگەر تەوافق لە بابەتێکی ئەوە بکرێەوە ئازام خەڵکی هەرێمی کوردستان ئەوەندەی دیکە ئاسوودە دەبێت و دەگەینە سەقام ژیریەوە بەڵام گومان لەوە دانیە ڕێگەکان دیارن چۆن مەثەڵەن بۆ نمونە ئێمە ئێستا ئەگەر ئەم پرسەمان هاتە بەردەم و کولانەکانی معارەزە دیراسەمان کرد گوتمان بەپێی ئەو یاسایەکی ئێستا لە پەرلەمانی کوردستان دەرچووە کە دەڵێتن دوو ویلایەت هەیە بۆ سەرۆکی هەرێم ئەم ویلایەتی یەکەم 4 ساڵە ویلایەتی دوم 4 ساڵە ئێمە یاساکەمان دراسە کرد شارەزانی یاساییمان هێنا بەردەممان دوای ئەوە پێیان گوتین کە جارێکی تر بەڕێز سەرۆکی هەرێم ناتوانێت بەپێی ئەو یاسایە خۆی کاندید بکات و ئێمەش ئەو وەڵاممان دایەوە بۆ لایەنی پەیوەنددار زۆر کەم ماوە بۆی دواوتت لێ وەربگرم ینی ئەم مۆدێلی حکومڕانی بە سازانی نیشتیمانی چ مۆدێلێکە ینی تاکەی هەرێمی کوردستان پێویستی بەوە دەبێت کە لەسەر پرسەکان بە سازانی نیشتیمانی حکومڕانی بکات ئەگەر مەسلەی دەستوری لێ دەرکەین ئەگەر مەسلەی ڕزگاری نیشتیمانی لێ دەرکەین کە هەرێمی کوردستان کە ئێمە تا ئێستا دەوڵەت نین ئەوانەی لێ دەرکەین دەتوانین ئەو کاتە بچینە خۆناغی مەسلەی دیموکراسی واتە 50 زایدیەک و ئەو وەختە سندوقەکانی دەنگدان حەکەم دەبن لە مۆزوع. دکتۆر کەمال دواوتەی جەنابەت ئەگەر لەسەر ئەم بتعایی کە پێ وترێت سازان کێ هێنایە هەرێم و بنسبة نعم من رونم كردوا وتم دو حالتي كم سازان اتفاق بكري باشا بلا منش كريت اگر لاينيك يعني كان لاينيك نيوي اتفاق بكاتن الرأي زورينيك يعني ولا سرشت اتفاق بكن او اخواتن سازان اجتماعي للرفراندوم يا لا هل بجاردنيك سرتاسري رؤى دو خالم حزة كم اشاره في كم كان كباسي سيستمي برلماني أكريك قوي لا إما سيستمك الرئاسية وكو بغداي لبيت يكام لمادة يكي دستورك على أم سيستم برلمانية بالنسبة أوي عليه لنا روكي دستورك دسالات كان الرئاسية من بو مثال بوتان بينهم يكم رئاسية دوام إيطاليا وتاني زقل أوروبا حمو زور بخلقي كورسان أيزانن سيستم كان وكي عراق سيستم كدولات وكو عراق بلام
20 ویلایەتی هەیە 18 ویلایەتی سەرۆکەکەیان لەلایەن خەڵکە هەڵەبژێت و دەسەڵاتی گەلێک لە سەرۆکەکەی ئێمە زیاترە حتاکو ئەنجومەنی تەنفیزی هەیە ئەوە میلانۆ بۆ پایتەختی لەمباردیە سەرۆکەکەیان بەڵام قۆناغەکانی دیموکراسی ئەو وڵاتانە ئەندامانی ئەنجومەنی تەنفیزیش تاعینەکە توانێت لایەندا بەبێ پەرلەمان ئەگەر کارێکی کرد پەرلەمان ویستی سقەی لێ سەحب بکە پەرلەمانیش لەو دەقەیە حەلە بێ ئەنجومەنەکەش حەلە بێ خۆشی نامێنێ ئەمە لەلایەک لە بەنسبەت سەرۆکی هەرێم لە قانونزانانی زانکۆی هارڤەردی ئەمریکی و پسپۆرانی یاساڵێن ئەگەر بە 2 ساڵ بە 2 دەورەی سەرۆک سنووردار کرا معنای ئەوە نییە خۆی هەڵ نەبژێرێتەوە ئەکرێت یاسای بۆ هەموار بکرێت ئەکرێتن دەستوری بۆ هەموار بکرێتن زۆر سپاس کاکسادیەگەر دواوتە بۆ جەنابەت بێ یعنی بنەماکانی دیموکراسیەت چۆن نەچەسپێت لە هەرێمی کوردستانە زۆر جار ئۆپۆزیسیۆن گلەی ئەوە کە هێشتا دیموکراسیەت لە هەرێمی کوردستانە بە تاو بنەماکانی نەچەسپاوە یعنی ئێوە وەک پارتێکی دەسەڵات چۆن بنەماکانی دیموکراسیەت دەچەسپێنن بۆ ئەوەی لە سازانیش دوورکەونە نازانم سازان چ مشکلێکی وا گەورەیە نەخۆشێکی وا خراپە لی دوورکەوینەوە هیچ وڵاتێک نییە ئەو تازە مامۆستا فەرهاد باسی وڵاتێکی تۆکانی ئەمریکای کرد ئەوە چیک ئەوە رووسیای فیدرال هەمویان لە قۆناغەکانی ئەزمەیەکی اقتصادی ئەزمەیەکی سیاسی شەڕ لەگەڵ وڵاتانی دەوروبەر پێویستیان بە سازانێکی نیشتیمانی دێ بۆ ئەوی لای ئێمەوە موسیبەتە و دنیای وێران کرد من پێم وانە هیچ ڕێگر نییە لە بەردەم سیستێمێکی پەرلەمانی دیموکراتی فراحیزبی ئەگەر پێویست بکە حکوومەتی وحدەی وەتەنی دروست بکە خەتەرێکمان لەسەر ئەگەر پێویست بکە بارودۆخێکی نەئاسایی هەیە لە منتیقە حکوومەتێکی وحدەی وەتانی دروستکەین ئەم پێما دروستکردنی حکوومەتی وحدەی وەتانی ئەوی سازانە وانێ سازانە لە بین لایەنەکان سازان بە هیچ شێوەیەک ڕێگر نییە لە بەردەم سەروەری یاسا و لە بەردەم دیموکراسیە ئەگەر حالەتەکە تەبیعیوی بەڵێ ئێمە دەڵێن بە تەنادا دەبەزین خۆمە ڕێکەوتنامەی استراتیژیمان هەیە ئەو هیچ ڕێگر نییە لە بەردەم نە دیموکراتی و ئیتیفاقیشمان کرد و داش دەبەزین و کابەش کەس نابێت من پێم وایە ئەمەیان باشترین ڕێگایە و لە هەموو بابەتەکان ئەگەر نەم زانیمان میلەتەکەمان ئەوەی پێخۆشم پێما لە خەرگ لە هەرێمی کوردستان و دەستخۆش زۆر سوپاسی ئامادەبوونتانەکەم ئازیزان تا بەرنامەیەکی دیکە و گفتوگۆیەکی دی هەر شاد بن خواتان لەگەڵ